کاک دکتۆر دەستی خۆش بۆ هەموو شتانە پرسیارێکم هەیە ئایا خواردن ئەبێت ئەوەی کە شتەکانمان بیر بچێتەوە زاکیرەمان لاواز بێەوە خواردنەکەی بیخۆین بۆی زاکیرەمان بەهێز بکات. زۆر سپاس کاک کێوان وەڵا وەکو بەناسخانێکی شارەتی پێەیە طبعا زۆر خواردن هەیە سەحیە ئەم خواردنانە تەندروست ئەوە ئەگەر تۆ ئێستا بە هەر پزیشکێ بڵێ یا بچۆرە ئەنتەرنێتەوانەیە بە سێر چێ بکە بڵێ خواردنەکانی تەندروستن هەمومان زۆر بەمان نەیزانین. بێگومان مێشکی ئینسان کاک کێوان لە 100 تا 2 جسممانم نەموو جارێڵێم یعنی بۆ نمونە ئەگەر جەناب 100 کیلۆبی مێشکی 2 کیلۆیە ئەگەر 50 کیلۆبی مێشکی 1 کیلۆیە یعنی لە 100 تا 2 لەشمانە بەڵام لە 100 تا 20 بۆ 25 هەموو تاقی جسم سەرفەکە شە تۆ زۆر بەکارینی زۆر ئیشی پێکەی مێشکەوەی ماندووە بیلاکە بی لەبەرەوە تا خواردن وەکو سیارە وایە خواردنی بنزینی چاکی تیابێ محەسەن و یا سۆپەر باشە ڕواایە باش ناڕە بەڵام بنزینی خراپی دەگە تەتە کوژێتەوەوانی و دوو کەڵەکات و مەچینەشی حەزیەتە خواردن بەڵێ ئەساسە و خاصن مێشک وەکوتم لە 120 بۆ لە 125 هەموو خواردن و تاقەی لەش سەرف بکات بۆیە تا خواردنەکە تەندروست بێ ئەکید ورزش زۆر گرنگە ورزش ئیسترخا ڕیلاکس یعنی زۆر جار گرنگە چونکە کات تۆ ڕیلاکسەکەی بی لە شتێکی خۆشەکەیتەوە خەیاڵ لە شتێکی خۆشەکەیتەوانێ ئەو کاتە ئینفعالاتە نامێنە چکە عەکسی تەوەتر و گرژیە ئینسان ناتوانێت لێک کاتە ئەم تووشی تەوتر و گرژی بێ و قەلق و شتی بیرچێتەوانێ لە هەمان کاتیشا ڕیلاکسکە ینی خاو بێتەوە ها ئیسراحەتەکەی جۆ لە گۆرانێکی وازین لەسەر دەریایەکی ڕووبارێکی خۆشە شەلالێکە دەنگی بولبولە چیا ئەن خیاڵی خۆشەکەیت هەموو گیان خاوە بێتەوە ڕیلاکسی پێڵێن ئیسترخا ئەوە زۆر گرنگە بۆ ئیسراحەتکردنی مێشکمان چونکە تۆ زاکیرە چییە بەشێکە لە مێشک هەمووی خانەکانی مێشکە بۆیە تا فعلەن خواردن وەرزش ئاو ئێمە مێشکمان سێ بەشی ئاوە بۆیە زۆر گرنگە ئاو زوو بخۆینەوە خاصن بەم هاوینە عەرق زۆرەکەینەوە زۆر گرنگە ئەمانە تەمەن پەیوەندێکی زۆر هەیە